سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کەوا چۆن پۆلینۆ بۆ ئەم 8 ڕۆژی کەماویانە سعی بکەن، هەروەها چۆن خشتە دابنن بۆ خوێندن و چۆن کاتەکانیان دابش بکەن و نمرەیەکی بەرز بەدەست بهێنن. هەر بۆیە ئەگەر تۆ پۆلینۆیت ئەوا تا کۆتایی ڤیدیۆکە بینەربە. لەمڕۆوە کە ئەم ڤیدیۆم بڵاو کردوتەوە تا 29/4 نزیکەی 18 ڕۆژ دەکات، واتە ئێوە 18 ڕۆژتان ماوە. لە بەشی یەکەمدا باز لە چۆنێتی دانانی خشتە و کات دابشکردن دەکەین. ئێستاش چۆن خشتە دابنێم و کاتەکان دابش بکەم. وەکو وتمان ئێوە نزیکەی 18 ڕۆژتان ماوە، واتە ئەگەر بێت و 18 ڕۆژەکە دابشی 6 وانەکەتان بکەن، واتە وانەی عەربی و ئاین بێک و هەژمار بکە، دەکاتە 3 ڕۆژ، واتە هەر وانەیەک 3 ڕۆژی بەردەکەوێت. بەڵام ئێمە کەمێک دەستکاری دەکەین چونکە هەندێک وانە قورسە ڕۆژی زیاتری دەوێت، هەندێکی دیکەشیان ئاسانە ڕۆژی کەمتری دەوێت. ئێستاش لەگەڵمان بن با ئەم خشتێبەیەک و دروست بکەین. بەڵام خوێندکاران ئەم خشتێکە ئامادەی دەکەین بۆ هەموو خوێندکارێک ڕاست نییە، هەر بۆیە دەبێت گۆڕانکاری تیا بکەیت و خۆت خشتەی تایبەت بە خۆت دابنیت. بەڵام تەنها سوودە بیرۆکەکە وەربگرن بۆ دانانی خشتەی تایبەت بە خۆتان. ئێستاش ئەم وانانەتان هەیە: کوردی، زانست، عەربی و ئاین، بیرکاری، ئینگلیزی، کۆمەڵایەتی. وەکو وتمان هەر وانەیەک لەم 18 ڕۆژەدا 3 ڕۆژی بەردەکەوێت. بەڵام وەرن بابێکەوە گۆڕانکارێکی تێدا بکەین. وانەی کوردی 3 ڕۆژمان بۆ داناوە چونکە یەکەم تاقیکردنەوەیە 3 ڕۆژی بۆ دادەنینەوە. وانەی زانست 3 ڕۆژمان بۆ داناوە بەڵام دەیکەین بە 4 ڕۆژ چونکە کەمێک زۆرە. وانەی عەربی 3 ڕۆژمان بۆ داناوە، وانەی عەربی دەیکەین بە 2 ڕۆژ. پاشان وانەی بیرکاریمان هەیە 3 ڕۆژمان بۆ داناوە، بە هەمان شێوە 3 ڕۆژی بۆ دادەنینەوە. وانەی ئینگلیزی 3 ڕۆژمان بۆ داناوە بەڵام دەیکەین بە 2 ڕۆژ. پاشان وانەی کۆمەڵاتیمان هەیە 3 ڕۆژمان بۆ داناوە چونکە بە هەمان شێوە کەمێک زۆرە، دەیکەین بە 4 ڕۆژ. ئێستاش چۆن سعی دەکەیت؟ بێگومان بۆ چۆنێتی سعیکردن بە پێچەوانی خشتەی تاقیکردنەوەی نیشتمانی سعی دەکەیت، واتە باشتر وایە لەوانەی کۆتاییە و کە دەکاتەوانی کۆمەڵاتی لە ئێستادا بۆ پێداچوونەوە سعی تێدا بکەیت، واتە سەرەتا وانەی کۆمەڵاتی بکە، پاشان وانەکانی تر تا دەکاتەوانی کوردی، چونکە ئەگەر بێت و سەرەتا وانەی کوردی بکەیت تا 16 ڕۆژی تر کە تاقیکردنەوەتان دەست پێ دەکات سێردەکی بیر دەچێتەوە. هەر بۆیە سەرەتا وانەی کۆمەڵایەتی بکە لە پێداچوونەوەدا. هەر ڕۆژە و نزیکەی زیاد لە 6 کاتژمێر سعی دەکەیت. هەر وانەیەک هەوڵ بدا کەمتر لە ماوەی کە بۆمان داناوە تەواوی بکەیت بۆ ئەوەی فریای پێداچوونەوەی دووهەم بکەویت ئەگەر توانیت. ئێستا وانەی کۆمەڵایەتی 4 ڕۆژمان بۆ داناوە، بەڵام هەوڵ بدا لە ماوەی 3 ڕۆژدا تەواوی بکەیت بۆ ئەوەی ڕۆژەکەی دیکە بۆ پێداچوونەوە دابنیت، چونکە لە بەرکردنە ڕەنگە بیرت بچێتەوە. پاشان وانەی ئینگلیزیمان هەیە 2 ڕۆژمان بۆ داناوە. هەوڵ بدا لە ڕۆژ و نیوێکدا بە جوانی تەواوی بکەیت، پاشان ئەوەی کە دەمێنێتەوە بۆ پێداچوونەوەی دووەمی دابنێ. پاشان وانەی بیرکاریمان هەیە 3 ڕۆژمان بۆ داناوە، بە هەمان شێوە هەوڵ بدا لە 2 ڕۆژدا تەواوی بکەیت، پاشان ڕۆژەکەی دیکە بۆ پێداچوونەوە دابنیت. دواتر وانەی عەرەبیمان هەیە 2 ڕۆژمان بۆ داناوە. ڕەنگە بەلاتەوە کەم بێت، بەڵام ئەگەر بێت و لە بەیانی هەتاوەکو شەو سعی لە عەرەبیدا بکەیت، پاشان تەنها شەوان سعی لە ئایندا بکەیت، لەو 2 ڕۆژەدا دەتوانیت زۆر بە جوانی فریا بکەویت. واتە وانەی ئاین تەنها بە شەودا بکە. کاتژمێرێک بۆ 2 کاتژمێری بدەرێ بەلایانی زۆرەوە چونکە وانەی ئاین ئاسانە. پاشان وانەی زانستمان هەیە 4 ڕۆژمان بۆ داناوە. هەوڵ بدا لە ماوەی 3 ڕۆژدا تەواوی بکەیت، پاشان ڕۆژەکەی دیکە بەسەر بابەتەکاندا بچیتەوە. دواتر وانەی کوردیمان هەیە 3 ڕۆژمان بۆ داناوە. ڕەنگە بڵێ من دەتوانم بە 2 ڕۆژ تەواوی بکەم، بەڵام بۆی 3 ڕۆژمان بۆ داناوە چونکە یەکەم تاقیکردنەوەیە. هەتا زیاتر سعی بکەی زۆر باشە، چونکە ئەگەر بێت و یەکەم تاقیکردنەوە زۆر باش بیت ئەوە وزەیەکی زیاترت دەبێت بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکانی داهاتووت. ئێستاش هەوڵ بدا وانەی کوردی لە ماوەی 2 ڕۆژدا تەواو بکەیت، پاشان ئەو ڕۆژی دەمێنێتەوە بۆ پێداچوونەوەی دابنێ. واتە وەکو وتمان وانەی کوردی 3 ڕۆژمان بۆ دانا، ڕۆژانە نزیکی 6 بۆ 7 کاتژمێر سعی دەکەیت، واتە بۆ 3 ڕۆژە نزیکی دەکاتە 20 کاتژمێر سعیکردن لە وانەی کوردی. بۆ ئەوانەی دەیانەوێت نمرەی تەواو بێنن کاتێکی زۆر باشە. دانانی کورتکراوە لە گرنگترین کارەکانە. ئەگەر ناتوانیت کورتکراوە دروست بکەیت ئەوە تەنها با هێڵایتە ڕەنگاوڕەنگ پێناسە و خاڵ و یاسا گرنگەکان دیاری بکە بۆ ئەوەی بۆ ڕۆژی تاقیکردنەوە کە زوو هەستایت لە خەو
لەو دوو کاتژمێرەدا تەنها بەسەر ئەو کورتکراوانە یاخود بەسەر ئەو پەناسە و خاڵە گرنگانەدا بچیتەوە کە بە هایلایت دیاریت کردوون. بەڵام خوێندکاران زۆر گرنگە پرسیاری نیشتیمانی ساڵانی پێشوو پەیدا بکەیت و شیکاریان بکەیت، واتە بۆ نمونە وانەی کوردی تەواو دەکەیت، ناچیتە سەروانەیەکی تر هەتا هەموو پرسیارەکانی نیشتیمانی لەسەر وانی کوردی شیکار نەکەیت. هەروەها گریمان بەشی ڕێزمانە تەواو کرد، مەچۆ سەر بەشی ئەدەب هەتا هەموو پرسیارەکانی نیشتیمانی تایبەت بە بەشی ڕێزمان تەواو نەکەیت. هەروەها ئێوە دەزانن تەنها پێداچوونەوە دەکەن نەوەک سعیکردن، چەند جارێک سعیتان تێدا کردووە پاشان تاقیکردنەوەشتان تێدا کردووە. هەروە ئەگەر بێت وەکوتمان ڕۆژی 6 کاتژمێر سعی تێدا بکەن بە جوانی و کاتەکانتاندا بەش بکەن بەسەر ڕۆژەکانتاندا و بەسەر بابەتەکانتاندا، ئەوە زۆر بە جوانی دەتوانن فریا بکەون. هەر خوێندکارێکی پۆلینۆ کێشە و گیر و گرفتی هەیە لە سعیکردندا، ئەوە دەتوانێت ناو بنووسێت و ڕاوێژی تایبەت وەربگرێت لامان، یاخود ئەو خوێندکارانی دەیانەوێت خشتەی تایبەتی سعیکردنیان بۆ ئامادە بکەین، ئەوە دەتوانن نامە بنێرن بۆ ڤایبەر یاخود تەلێگرامی مۆم یانیش بۆ ئینستاگرامی مۆم. هەوڵ دەدەم ڤیدیۆیەکی دیکەشتان بۆ ئامادە بکەم لەسەر ڕۆژانی تاقیکردنەوەی نیشتیمانی، واتە چۆن دووبارە پێداچوونەوە بکەیتەوە پاشان فریای سعیکانت بکەویت. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخۆی گەورەتان دەسپێرم.